بینەرانی کەناڵی پێیان سڵاوتان لێبێت ئامادەکارەکانی یانی نەورۆز بۆ دەستپێکردنەوەی خولیە سێرەکانی عێراق چڕبۆتەوە. لە ئێستاشدا هەندەرانی یانی نەورۆز چاوەڕێی تیپێکی تۆکمە لە کاپتن وەلی کەریمی ڕایەنەر دەکەن تاکو تیپەکە جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ڕێچکەی سەرکەوتنەکان. ئەچمە لای کاپتن وەلی کەریم تاکو بزانین ئامادەکارەکانی یانی نەورۆز بۆ یاریەکانی داهاتوو چۆنە. کاپتن سڵاو لێبێت، ئەگەر پێمان بڵێیت ئامادەکاریەکانی ئێوە بۆ دەستپێکردنەوەی خولیە سێرەکان چۆنەوە نەورۆز لە ڕووی دەرونی و جەستەیەوە لە ئێستادا لە چ دۆخێکدایە؟ بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی زۆر استفادەمان لەو تەوەقف و هەن استراحەتمانە کرد ئەم فترە. زۆر تەرکیزمان بوو لەسەر شێوازی یاری و لەسەر لیاقە. واکە هەموو خەڵگەزانێت نەوروز ئەمساڵ دەستپێکردنی زۆر خراپ بوو. ئەستێرەکانی عێراق هەموو نادیەکان چاوەڕێی زستانەکەن گۆڕانکاری بۆ فەرقیان بیکەن. هەموو فەرقەکان ئامادە بوون. بعضی فەرقە واکە کەهرەبا و نەوروز و قاسم و نەجەف ئەمانەی بەغداد ئەو ئامادە بە تەواتی نەبوون، بەڵام 100% لە زستان فەرقە گۆڕن، یاریزان گۆڕن، ئەوە حاڵەتی طبیعیە. ئیمە هاتی من لەسەر فەرقەی نەوروز بعضی یاریزانی زۆر گەرەکە بە تایبەتی لە وەسەط و دفاعی. زەربێ زۆرترین یاریزانی هەیە لە پێشەوە هجووم، 7 یاریزانی هجوومیان هێناوە، 1 یاریزان ارتکازیان هێناوە. دفاع هیچ بەدیلی نییە. ئامادەی من ئینشاءالله محاولەکەی من ئیسا پەیوەندیمان هەیە بە بعضی یاریزان ئەم دوو یاریە سیاریە تا زستان تەنەقلات بکرێتەوە. محاولەکەی من فەرقە ڕێک بیکەی من، بەڵام لە دوو یاری ئەخیر لەگەڵ زەورا و لەگەڵ هەولێر فەرقەمان یعنی ئەو نەبڵێ من 100% ڕازی بوو من لە سەر تیپەکە، بەڵام توزی لە نەوروز گەڕاوە، توزی فەرقا يعني محاولة بوو، بەڵام بە ڕۆحیەت و هەن چاوەڕێی من يعني لە یاری بەیانی إن شاء الله فەرقەی ئەمانە وەزعی واکە ئیمەیە. هەم گۆڕانکاری لە کادر تدریبی بووت و مدربی تازەیان هێناوە و یەکەم یاری لەگەڵ لە تەڵەبەیەش بردە و لە ڕۆحیەتیان لەو بچوو باشترە لە ئیمە، بەڵام إن شاء الله يعني محاولەکەی من بەو پاڵپشتی هاندران، بەو دڵسوزیە هاندران و یارمەتیان بۆ یاریزانەکان و قسەی لەگەڵ یاریزانەکانشەکەی من بەشکم ئەم یاریە إن شاء الله ئەنطەلاقی نەوروز بووت تا بتوانی من لەم شوونە لەو ڕێزبەندیە دەرچووی من تا فەرقە ڕێک بیکەی من. هەندران زۆر پرسیارەکەن دەربارەی مەڕوان حسێن لەگەڵ نەورۆز بەردەوامە بێ یاخودە هەر یاریزانێک نادی استفادە لێکێ بە تایبەتی مەحەلیەکان ئەگەر نەدۆزی من باشتر لە یاریزانەکان خۆمان یاریزان بەرنادەی من. ئەمە هەموو دعایاتە و شتیوان نییە و مەڕوان لەگەڵ فەرقە مستەمڕە و هیچی نییە، مشکلەی نییە، بەڵام تووشی ئەسابێ بوو ئەم فترەی تەمرینی نێ کرد، بەڵام گۆڕا بە تەمرین تەمرینەکێت لەگەڵ فەرقە و مەڕوان یەکی لە یاریزانەکانە کەی دەوالیەکەی من حاضر بووت و هیچ مشکلی نییە لەگەڵ فەرقە. کۆتا دوو پرسیارم، نەورۆز دەستبەرداری چەند یاریزانە بێەوە دەربارەی ئەو دوو یاریزانی کە لە تیپی خوار 21 ساڵانەوە سەرتان خستووە، ئێوە چۆن ئیسفادەیان لێکەن؟ واللهی خۆت زانیت ئیسە کاتی یاریزان لاوان و یاریزان هەنی وەزعەکە ئەو وەزع نییە، لەبەر فەرقە پیوسە بۆ یاریزانێ خبرێ بوو، پیوزە دەرچی من لەم شوونە وەزع فەرقە چاک بیکەی من، کاتی زەماناتەکەی من دوور کەوتی من لە دابەزین و فەرقەمان باش بوو، ئەتوانی من فەرسە بدەی من بە یاریزان لاوان، ئەتوانی بدەی من بە ڕەدیف و من هەموو خەڵکای ناسێت لە دەوری عێراقی هەموو ێزانیت من زۆر فەرسادەم بە یاریزان لاوان و یاریزانن، بەڵام ئیسە نە وەڵڵاهی فەرسا هونمان نییە تاقی یاریزان بکەین. زۆر یاریزان هەیە ئیسە لە منتەخەب ئۆڵمپی عێراق دەواکێت بێت بۆ نەوروز، بەڵام لە دەوری یاری نەی کردووە توزی قورسە. گەرەکمانە ئیسا ڕێکوپێکی فەرقە بیکەی من بە یاریزانم محتەرفەکان بۆ یاریزان خبرەکان، ئەو یاریزانی لە یانی من خبرێ هەیە لە دەوری
ئەتوانی من فرقە لەسەر سکە دانەی من دو ئەتوانی من اعتماد بخەی من لەسەر ئەوە ساڵانی ترە ئینشاءالله بۆ مستەقبل تەفکیرەکەی من ئیسا متابعی دەوری کوردستانەکەم من بەعزی یاریزانی کوردستان بۆ ساڵی تر و دو ساڵی تر ئینشاءالله زەربەی یاریزانەکان ئەگەڕی من وا کە زوو چۆن یەکەم ساڵ 16 یاریزان کورتی بوو ئینشاءالله گەڕی من بۆ حاڵەتە. والله زۆر سپاس بۆ کاپتن وەلی کەریم ڕاهێنەریانی نەورۆز بڕیار وایە دوای نزیکەی یەک مانگ جارێکی دیکە دەستپێکی خولیە سێرەکانی عێراق دەست پێ بکاتەوە و نەورۆز لە هەفتەی هەشتەمی خولەکە شەوی دووشەمە میوانداریانی ئەمانەی بەغداد بکات هەروە کاپتن وەلی کەریم کوتی کۆمەڵە گۆڕانکاری گەورە لە یانی نەورۆز ڕۆئەدات ئێمە چامان لە گۆڕانکاریەکانی یانی نەورۆزە بۆ داهاتوو.